جموجۆڵی پاشماوەی چەکدارانی داعش لە سنووری پارێزگاکانی کەرکووک و سەلاحەددین و پێدەشتەکانی حەمرین هێزە عێراقیەکانی نیگەران کردووە بە جۆرێکە بەردەوام ئەم هێزانە لە بۆسە و کێماڵکردنی ناوچەکەدان بۆ ئاشکراکردنی هەر پیلانێکی هێرشبەرانەی داعش. زیادبوونی جموجۆڵەکانی داعش لە دوای ئەوە دێت ئەمریکا هێزەکانی لە ناوچەکە پاشەکشە پێکرد بەو هۆیەوە لە ڕووی زانیاری لۆجستی و ڕووماڵی ئاسمانیەوە توانایی هێزە عێراقیەکان سنووردار بووە. یەک داعش کە لە دوای شەڕی مووسڵ ئەنسحابیان کردوبوو بۆ حەویجە لە حەویجە شەڕ نەکرا. ژمارەیەکی زۆری داعش مایەوە تقریبەن زیاتر تەقدیرەکرا لە 2000 بۆ 3000 داعش مانەوە تر بزر بوون خۆیان بزر کرد لە ناو خەڵکە لە شوێنی ترە بۆی خۆیان ئامادەکەنەوە لە زمینەیەکی تر بگەڕین کە ڕەخسا بۆیان دەرکەونەوە و دوای ئەو بەشێکی زۆری لە داعشەکانی سووریا هاتوونەتە عێراقەوە لە عێراقا زمینەی لە بارتریان هەیە بۆ حرەکە لەوەی کە ئێستا لە سووریا هەیان بێ. ئەمە خاڵێکی تر هێزێکی زەختێکی زۆر کەوتە سەر ئەمریکیەکان و داواکاری گەڕان دەرچوونی ئەمریکیەکان لە عێراقا. ئەمریکیەکان بە دوو ڕێگە فاکتەری سەرەکی بن بۆ سەرکوتکردنی داعش. یەک لە ڕێگەی زانیاری هەواڵگریەوە، دوو لە ڕێگەی تەختەی ئاسمانیەوە ینی بە فڕۆکە و لێدانیان لە وەکرەکانیان. لە ماوەی مانگێکدا بە درێژایی ناوچەیەکی فراوان لە سنووری خانەقین و سەلاحەددین و زنجیرە چیای حەمرین تا دەگاتە ناوچەکانی باشووری کەرکووک داعش دەیان هێرشی بۆ سەرهێزەکانی سوپای عێراق و حەشتی شەعبی و پۆلیسی فیدراڵی ئەنجام داوە بەدەیان سەرباز و پۆلیسی کوشتۆ و بریندار کردووە. کات و جوگرافیای هێرشەکانیش ڕاو و بۆچوونی جۆراوجۆری بە دوادا هاتووە. من پێم وانیە لە دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا یەک چەکداری داعش زیادی کردبێت، بەڵام ڕووبەرێکی فراوان هەیە کە تا ئێستا هێزە چەکدارەکانی عێراق نەیانتوانیوە کۆنتڕۆلی بکەن کە بەدەست چەکدارەکانی داعشەوەیە. ئەم ڕووبەرە فراوانە کە دوورە دەستن هەتا کۆنتڕۆڵ نەکرێت داعش دەتوانێت مەترسی دروست بکە و چالاکی سەربازی و جموجۆڵی سەربازی هەبێ، لەوانەیە هەندێک کات زیاتر هەندێک کات کەمتر. ئەمە هۆکارێکی سەرەکی هەتا ئەو ناوچە دوورە دەستانە کۆنتڕۆڵ نەکرێت لە داعش وەرنەگیرێتەوە هێزی سەربازیتیان شتەجێ نەکرێت ئەو ناتوانرێت ئەم جموجۆڵانە کۆتایی پێبیهێنرێت. جگەلەوەی زۆر جاریش دوور نییە هاوکێشە ئیقلیمیەکان نێودەوڵەتیەکان چەکدارەکانی داعش وەکو فشارێک بەکاربێنن لە بەرامبەر یەکتریە و زۆرجار بۆ سازشکردنی هێزەکان لە بەرامبەر یەکتری. ئەمە هەموو ئەو هۆکارانەیە کە ئێستا جموجۆڵەکانی داعش زیادی کردووە. شانەوەی هێزەکانی پێشمەرگە لە ئۆکتۆبەری 2017 لە سنووری ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان و نەبوونی ئامانجی سەربازی لە نێوان هێزەکانی عێراق و پێشمەرگە بۆشایی ئەمنی لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم هێناوەتە ئارە. بەرەنجام دەرفەتی زیاتر بۆ داعش ڕەخساوە تا بە ئاسانی دەستی بە هێزە عێراقیەکان بگات و چالاکیەکانی چڕ بکاتەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.